ئەمە دیمەنی ڕێگای گوندێک یا دەشتایی و چۆڵەوانیەک نییە، بەڵکو ڕێگای سەرەکی نێوان سلێمانی کەرکووکە لە بازگەی بانی مەقان تا ناحیەی قەرەهەنجیر. ڕێگاکە سیفاتی ڕێگای لەدەستدا و بەهۆی زۆری چاڵ و چۆڵی زیانی زۆری بە ئۆتۆمبیلەکان گەیاندوو و شۆفێران تەواو نیگەران و داوا دەکەن ئاوڕێک لەم ڕێگەیە بدرێتەوە. سەرەتا دەستخۆشتان لێگەمنە وەڵڵاهی هیچ بەکەڵکی بۆیە یعنی کەس خەمخۆری ئەم شاری چەمچەماڵە نییە. لە کاتی دەنگدان و کاتی پێویستیان پێت بێت هەمووی بەسەر چاو بەڵێن وەڵی ڕۆژان نابینین بە چاوی خۆمان لەم جادە و بانانە حادیسە ڕۆدا چەندین سیارە تایەکان ێتەقێت کەس بەدەستداخێت نە کەرکووک. ئێمە لە بینی سلێمانی و کەرکووکە چەمچەماڵ یعنی بێکەڵترین شارە، بێ خزمەتگوزاریترین شارە لە هەموو ناوچەکانە، لە ڕووی ئاوە، لە ڕووی جادە و بانەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە. خۆم پیکاوم پێ خۆڵەکە باش ڕزام تا جادە قیرەک. ئێمە هەمومان خەڵکی سنووری چەمچەماڵ هەمومان بایعی و بنزین و نەوت و هینمان لەسەر قەرەنجیر و کەرکووکی هەموو هایت ناوچەدا بڕاوەکانێ ئەمە جادە و حار و بانەکەمانە هەمووی کەسوکاری شێدۆن فال لەم سنووری چەمچەماڵە لە ئەکای دەنگدانە 8-9 پەرلەمانمان هەیە لە سنووری چەمچەماڵە یەک کەسێکی بەس بە کاتی یەک کەسێکی نایەت بەدەم داواکاری خەڵکەوە بەس کاتەڵم بەسەر چاویسە تەلەفۆنیان بۆ بکە هەموو مۆبایلەکانیان داخراوە. لە پردیەوە دێم ئەمە تقریبا ساڵێکە ناتمەوە بەس بەسەر خۆڵەکەیان ڕۆگە لە زەعداکە باشترە. ئەم بەداوام هەموو گەشتیارە بەم ڕێیا دەڕۆ شارەزانی ئێستا خەڵکی منتخە شارەزایە بەس ئێمە زاوە شەو بالوان وەرگەڕایەتم لێی لەو تاسە گەورەمدا خۆ دیت بەسەر خۆڵەکەی هات. ئەمە دەبێت شارعێ بێ یعنی چۆن لە خەت سپی هەبێ دەبێ ئەمە سایدێکی وا بێ یعنی چۆن بڵێن ئیشارەی هەبێ ئەمە هیچ ڕێنمایەکی نییە جادە ئەستان بە شەو بالوان وەرگەڕایەتم باتات. ئەم ڕێگەیە تەواوی شارەکانی خواروی عێراق بە کوردستان دەبەستێتەوە، بەڵام شۆفێران پێیان وایە گەرنتی ژیانی خۆیان ناکەن تا قەرەهەنجیر بڕۆن و بێنەوە. بەشێکی زۆر لە شۆفێران لە پاڵ ڕێگاکەدا لا دەدەن بەهۆی تەقینی تای ئۆتۆمبیلەکانیان لە ناو چاڵەکانی ڕێگاکە. ئەم جادەیە بەعمل ئەوە نەماوە خەڵک خامۆشی پێ بکات بۆ خۆیان نە ژیانی هاوڕۆژاوی جاماوە نە بۆ خۆت نە بۆ سیارە. ڕۆژان لێرات شۆکەی 2 ڕۆژارێ 3 ڕۆژارێ ئەچمە قەرەنجیر یاسم بامەقان ئەتر ڕۆژ وایە 2 جار دێم 3 جار هاتووم. ئەم جادەیە جەناب فەرموود هەرێمی کوردستانە بەچێتەوە بە هەموو عێراقەوە هەتا بەشێ لە وڵاتانی ئەوروپاش، بەڵام وڵی ژیانیەوەی گیانێکە زەمانەت تا قەرەنجی بچی بگەڕێتەوە لەبەرۆ ژیانی 17-18 پارێزگای لەسەر ئەم جادەی. ئێستا ئەم کرێن باران ناگاتە 25,000 دیار تا یەکمان تەقانە و ڕۆژە پێرێلەوە بای 70,000 پێیان پەیوەندی کرد بە بەڕێوەبەری ناحیە و شارەوانی قەرەهەنجیر، بەڵام بە بیانوی ئەوەی کە ڕێگاکە دەکەوێتە دەرەوەی سنووری ئیدارەی ئەوان ئامادە نەبوون لێدوان بدەن، بەڵام بەڕێوەبەریەتی ڕێگەبانی کەرکووک ڕایگەیاند لە چوارچەوەی قۆناغی دووەمی کارکردن لە ناحیەی قەرەهەنجیر تا بازگەی بانی مەقان هەفتەکانی داهاتوو دەست دەکەین بە چاکردنەوەی ڕێگاکە. ڕێبن محەممەد، کەناڵی پەیام.